نۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای ڕوونکردنەوە دەکەن لە پارێزگاری سلێمانی لەسەر ئەو سەردانەی بۆ وڵاتی هیندستان ئەنجامی داوە و ئەو ئەندامانەی ئەنجومەن دەڵێن لە کاتێکدا سلێمانی نوقمی قەیران بووە پێویستە پارێزگاری سلێمانی ڕوونکردنەوە بدات لەسەر ئەو دەستکەوتانەی سەفەرەکەی هەیبووە. دیار لە ماوەی ڕابردوودا پارێزگاری سلێمانی سەردانی وڵاتی هیندستانی کردووە دەرەوەی وڵاتی کردووە. لە کاتی سەردانەکەیدا ناڕزایەتی زۆری هاوڵاتیانی لێکەوتەوە پیان وا بووە ئەو سەردانێکە چۆنەڵێ هیچ دەستکەوتێکی بۆ شاری سلێمانی نییە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان ئەرکی ئێمەیە ئەو حەق و مافەمان هەیە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوا لە هەموو لایەنێکی پەیوەندیدا چی پارێزگاری سلێمانی چی بەڕێوەبەر یاخود هەر یەکێکی کارگێڕی بێت داوای ڕوونکردنەوەی لێ بکەین لەسەر هەر کارێک کە ئەیکات ئەم یاداشتە ئێمەش کە ئەنجومەنی پارێزگا نۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگا واژووی کردووە سەبارەت بۆ سەردانەی پارێزگاری سلێمانی بووە دوای ئەوەی کە سەردانی کردووە هێشتا دیار نییە ڕوئیای یاخباڵێ ئەجێندای سەردانەکەی دیار نییە و هۆکار چی بووە کە ڕۆشتووە بۆ وڵاتی هیندستان و ئەو دەستکەوتانەی بۆ شاری سلێمانی هێناوێتەوە چی دەستکەوتێکی هەبووە چی شانازیەکی بۆ شاری سلێمانی. هەڤاڵەوە بەکر پارێزگاری سلێمانی لە میانی سەردانەکەیدا بەردەوام لە ڕێگەی پەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەو ماوەیەدا وێنەکانی خۆی بڵاو دەکردەوە ئەوەش نیگەرانی هاوڵاتیانی بە دوای خۆی داهێنابوو لە کاتێکدا گرفتی موچە و نەبوونی پارە لە بانکەکاندا هەیە و خانەنشینان لەسەری موچەدا گیان لەدەست دەدەن بڵاوکردنەوەی وێنەکانی پارێزگار نیگەرانی و کاردانەوەی زۆری لێکەوتەوە بۆ وەرگرتنی بۆچوونی لەسەر یادداشتی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا پەیام چەند جارێک پەیوەندی کرد بە دکتۆر هەڤاڵەو بەکرەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکانی نەدایەوە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێن ئەگەر ڕوونکردنەوەی پارێزگاریان بەدڵ نەبێت داوای لێ دەکەن لە کۆبوونەوەیەکی ئەنجومەندا ئامادە بێت و لەسەر سەردانەکەی ڕوونکردنەوە بدات. یەکێک لە پرسیارەکانی ئێمە جارێ سەرەتا ئەمەیە بەڵام ئێمە با پێشی حەدەز نەکەوین ئێمە جارێ بزانین ئەم سەردانە چۆن کردوێتی و ئەو بوجەودا هاتە چەندێک بووە خەرجی کردووە لەو سنوورە و لەسەر چدا هاتێک بۆ ئەم بابەتی کردووە بەڵام ئێمە با پێش حەدەسەکە نەکەوین بە پێی یاساکە داوای ڕوونکردنەوە لە پارێزگارەکەین بزانین ئایا وەڵامی پرسیارەکانی ئێمە یاخود باڵێن ڕوونکردنەوەکەی مقنع و بڕوا پێهێنەرە بۆ ئەندامانی ئەنجومەن یاخودنا. بە بۆچوونی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردان ئاساییە بەڵام لە پۆستێکی حکومی و لە دۆخێکی هەسیاردا وەکو ئێستای سلێمانی جێگەی پرسیارە هەرچەندە پارێزگار بە مۆڵەت لە کارەکەی سەردانەکەی ئەنجام داوە بەڵام دیار نییە فەرمی بووە و لەسەر بودجەی پارێزگا بووە یاخودنا. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.